وڵاتانی خۆمان کە لە کوردستان دەژین پێویستە ڕێزێکی تایبەتی لە گەشتیاران بگرن چونکە وا دەکات گەشتیاران زیاتر ڕوو لەم شارە بکەن و پێویستە خزمەت و ڕێنیشاندەر و بدەنە گەشتیاران بۆ ئەوەی گەشتیاران زیاتر ڕوو لەم بکەن چونکە گەشتیاران وا دەکات کە هەم بێتە ئابووریەکی و داهاتێکی باش بۆ ئەم وڵاتە. من وەکو گەنجێک وای بە باش دەزانم کەوا ڕێز لە گەشتیارە عەرەبەکان بگرین ئەوانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن چونکە ئەوان دوو سوودیان بۆ ئێمە دەبێت. یەکەمیان ئەوەیە کەوا ئەوان لایەنی ڕۆشتی کوردەکان بە باش دەزانن ئەو دەڵێن کەوا کوردەکان ڕێز نامێ دەگرێن و دووەمینیشان ئەوەیە ئابووری هەرێمی کوردستان دەبوژێتەوە. ملەتی زۆر دێتە ناو کوردستان ئەبێ ڕێزیان لێ بگرین هەمووی یان نەک و لێن کوردەکە تورکمان و عەرەب بێتن سوکا دێتە ناو کوردستان ئەبێ ئێمەش خزمەتی ئەو ملەتە بکەین. بەڕاستی کوردستان جێگایکی خۆشانی کە دێتەوە ناو کوردستان دڵتەکرێتەوە. زۆر دڵخۆشم کە ئەو هەموو گەشتیارە ڕووی لە کوردستان کردووە. پێویستە لەسەر ئێمەش کە ئەوان هاتوون وەک میوان ڕێزیان بگرین تەبابین و تەعاملی ئینسانیەتیان لەگەڵا بکەین بەجددی.